فلا جناح عليكم إذا سلمتم. دوای وەرگرتنی بڕوانامەی مۆڵەتدان بە فێرخوازانی دیکە لە ساڵی 2013 گەڕایەوە شارە زوور و پۆلێک لە شەیدایانی قورئانی خستە سەر ڕێچکەی خۆی و لە ئێستادا بەرهەمی ئەو هەوڵە بە چاوی خۆی دەبینێتەوە. ئاهەنگێک بە مەبەستی هاندانی مامۆستایان و قوتابیانی سەر بە ئەنجومەنی شارە زووری کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو. ئاهەنگەکە خەڵاتی بەخشیە 30 مامۆستا و زیاتر لە 300 قوتابی کە لە قۆناغی وەرگرتنی بڕوانامەی ڕیوایەتی حەفز عەن عاسمدان. بۆ ماوەی 3 ساڵە من خوێندکاری دەستگای نووری حکمەم لە شارلقی شارە زوور. سوپاس بۆ خۆی پەروەردگار لەم ماوە ڕاستە خوێندن بۆتە کۆس لەلایەکەوە بۆتە کۆس لەبەرەوەی کە درەنگ کەوتوین لەوەی کە حەقی تەواوی خۆی بەم قورئانی پیرۆزە بین. بەڵام سوپاس بەخوا بەردەوام بووین و گەیشتین بەم ڕۆژەی ئێستا و هەستێکی زۆر خۆشمانەیە کە ئاهەنگێکی لەم شێوەیان بۆ ڕێک خستوون. یەکێک لە مامۆستایانی قورئان سوپاسی تەواوی دانیشتوانی سنوورەکە و مامۆستایان دەکات کە بەردەوام متمانەی خۆیان بەخشیوەتە دەستگاکەیان و ڕۆڵە و نەوەکانیان بەوان سپاردوون. بەڕێزان لە 2013 جنای مامۆستا ئەحمەد ئیجازی لە سلێمانی وەرگرت و ئیجازی سەنەدی نەبڕاوە. ئێمە لە خزمەتی دەستمان خوێندووە تام چەند ساڵی دواتر و ئەم ئاهەنگە دەستخۆشانەیەک بۆ ئەو خوشک و برا بەڕێزانی کە لە ماوەی ئەم 8 ساڵە لەگەڵمانە بوون کاتیان بە ئەنجومەنی کۆمەڵی داگەری داوە. لە ڕاستیە جاران بۆ ئەم قورئان خوێندنە بۆ ئەم قیرائەتە ئەبوایە خەڵکی زۆر لێرە بچوایە بۆ شاری سلێمانی بۆ لای مامۆستا بەڕێزەکان لێ فێربوونایە. بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار کە هەندێک مامۆستای بەڕێزمان قورئانیان تەواو کردووە و دیراسەیان تەواو کردووە قیرائەیان تەواو کردووە هاتوون لێرە ئێستا خەڵکی دەبەرەکەمان فێرەکەن و فێری زانستی قورئانەکەن. لە ئۆرگان و ناوەندە پەروەردەیەکانی سەر بە ئەنجومەنی شارە زووری کۆمەڵی دادگەری بە سەدام قوتابی لە خزمەتدایەها مامۆستای خۆبەخش سەرقاڵی خزمەتکردنن. ئەنجومەنیش بە مەبەستی هاندان و سوپاسی هەردوو چینەکە ساڵان و لە قۆناغە جیاوازەکاندا چالاکی و ئاهەنگی جۆرا و جۆریان بۆ ساز دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.